Rûniştina Parlemanê Iraqê da pirsa ji karxistina Parlemanê Kurdistanê hat gotûbêjkirin. Parlamentarekî goran dibêje zêdetir ji heftê îmza kom kirîne heya ku pir zilivandiye û dibêje jî serokatiya Parlemanî Swêzda ye ku di rûniştinên bêda çend biryarekan li ser pirsa ji karxistina Parlemanê Kurdistanê derbike. ئیجلسە و قەزیە دەکەین و هەفتا و سێ واژوم بۆ کۆکردبەوە و ئەمڕۆ خراە بەرنامەی کارەوە کە دوای ئەوەی کە کۆمەڵگە حەوڵ هەبوو بۆ تەعتیلکردنی ئەمڕۆ خراە بەرنامەی کارەوە ئەمڕۆ مناقەشە کرا هەرچەند کاتێک خراە بەرنامەی کارەوە کە ئامادەبوون کەم بوو بەڵام دوجاریش ینی مناقەشێکی باش کرا و چەند نەزەری جۆرا زۆر پێشش کرا بەڵام زۆربەی زۆری نەک ینیاتوانم بڵم تەواوی وچە نزەکان لەگەڵەوە بوو کە ضرورە کە سوڵتاتی اتحادی دەوری هەبێ. Hevdem Muhsin Seعدûn parlamentarê Iraqê ji fraksiyona partî de rûniştinê got behezkirina vê mijarê li Parlemanê Iraqê ne destûrî ye. Behejwêkê jî kir ku di rûniştina bêda her biryarekê di wê barê da bidin wê rûniştinê baykot bikin. موضوع تعطيل برلمان كردستان في البرلمان الاتحادي فيها مخالفة دستورية. بە بڕوای من گفتوگۆکردن لە سەرپرسی پاخستنی پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراقدا کارێکی نادەستوریە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە لە لیژنەی یاسایی کاتێک کۆبووینەوە ژمارەمان 11 کەس بوو. سیانمان ڕەتمان کردەوە و بەردەوام بین لە گفتوگۆکان. ئەوانی تر پشگیریان کرد. ئێمە دەڵێن لە سیستەمێکی فیدراڵی داین. مادەی 121 لە دەستوری عێراق دەڵێت هەرێمی کوردستان دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری خۆی هەیە. سربەخۆی و پەرلەمانی فیدراڵی ناتوانێت دەست لە کارەکانی وەربدات. عمار توعمە سەرۆکی فراکسیۆنە فەزیلە ڕاگەاند ji karxistina Parlemanê Kurdistanê karekê nedurist ew daxwaz ji aliyên herêmê kir sazişê ji bo hevdû bikin. Parlamentarekê şîe jî dibêje asayişa herêma Kurdistanê bo Bexda giring e ji ber vê piştgiriya bi karxistina Parlemanê wê dikin. سەقامگیری هەرێم بۆ ئێمە گرنگە چونکە بە باش و بە خراپ کاریگەری لەسەر بەغدا هەیە بۆیە پێمان باشە پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە و پشتگیریشی دەکەین. ساڵ و نیڤەکە پەرلەمانی کوردستانی هاتیە ji karxistin û hemû ew hewlên ji bo karxistina wê hatîne dayîn encam nebûne. Ev jî di demekî de ye ku çend pirsekên girêng wek referandûm û encamdana hilbijartinê pêwîstiya wan bi derxistina yasayê ji aliyê parlemanî ve. Ev yekem carek ku hewl bêdayîn bi rêya Parlemanê Iraqê fişarê bixene ser berpirsên herêmê da ku parlemanî bikar bixin.